الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم يا رب تقبل منا صلاتنا وصيامنا وقيامنا وسائر طاعتنا يا رب العالمين. اللهم يا رب علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا، واجعلنا هداة مهتدين لا ضالين ولا مضلين، اللهم آمين يا رب العالمين. ئازیزان و بەڕێزان، جارێکی تر دێنەوە خزمەت ئێوەی بەڕێز لەو زنجیرە بابەتەی بەخشەکانی نورانی ڕەمەزان، نورانیەکانی ڕەمەزان، ئەویش لەو بابەتەی تەواوکەری بابەتی تەقوا، باسی پێناسەی تەقوامان کرد لە حەڵەقەی ڕابردوو. ئێستا چەند بابەتێکی تر لەسەر تەقوا کە زۆر زەرور و گرنگە باسی بکەیت کە زانیمان تەقوا چییە، ئەدی ئێستا کە گەوراتی تەقوا چییە، بابین فەضڵ و گەوراتی و پاداشی تەقوا بزانین بۆ ئەوەی هۆڵ بدەین ئەو تەقوایە بە هەموو شێوەیەک لە خۆماندا بەدی بهێنین. فەضڵ و پاداشتی تەقوا بەڕێزان یاخۆ گەوراتی تەقوا، ئەو یەک لە گەوراتی و فەضڵی تەقوا ئەوەیە تەیسیر الئومور. ئەگەر تو تەقوات بەدەست هێنا، بەڕاستی بە هۆکاری ئەو تەقوایە خوای گەورە هەموو ژیانت بۆ ئاسان دەکات. وەکو خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت دەربارەی ئینسانی متەقی چ فەضڵێک و پاداشتێکی لەگەڵی دەکات، دەفەرمێت ومن یتق الله یجعل له من أمره يسرا. ومن يتق الله يجعل له من أمره يسرا. هەر یەکێک تەقوای خوای گەورە بکات، ئەوە هەموو ئەمرەکان و ژیانی بۆ ئاسان دەکات. بەڕێزان، ئەوڕۆکە دەمەشا دەکەین خەڵک چەندین کۆسپ و کێشە و مەشاکلی لە پێشە، ژیانی کۆمەڵایەتیە، ژیانی خێزانیە، ژیانی بواری اقتصادیە، لە هەموو بوارەکاندا تەمەشا دەکەیت، لە ژیانی خوێندنە قوتابیەکانە، دەڵێ هەر یەکێک تەقوای خوای گەورە بکات، خوای گەورە ژیانی لەبۆی ئاسان دەکات، کەواتە ئەو کاتەی هەموو دەرگای خێر و ڕزق و ڕۆزی و چاکەی بۆ دەکاتەوە بەبێ ئەوەی ئەو حیسابی بۆ بکات. بۆیە یەکەم فەضڵ و گەوراتی و پاداشی تەقوا ئەوەیە خوای گەورە هەموو ژیانت بۆ ئاسان دەکات، هەرچی شتێکی لە پێشتا دەرگای خێر لێ دەکاتەوە. دەدوێت دەرگای خێر بکرێتەوە بۆت، بڕۆ یانی لە خوای گەورە بترسێ و بە باشترین شێوە حقیقت و صفەتی تەقوا لە بەدەست خۆت بهێنە. ئینشاء الله ینی کێشە و مشاکلەکانت لە لای لا دەچیت و خوای گەورە دەرگەی خێرت لە بۆ دەکاتەوە. یەک لە خەڵاتەکان و گەورەکانی تەقوا ئەویش ئەوەیە النەجات من الشەدائد. هەنی ئەوەی پێشترمان ڕزق و ڕۆزی و فەڕاحی ژیانت بۆ دەنیت، ئەو جارە لە میحنەت، لە ناخۆشی، لە فیتنە ڕزگارت دەکات، دەرگە داخراکانت لێ دەکاتەوە. لە هەرچی میحنە و مشاکلێک دابی خوای گەورە دەرگات لێ دەکاتەوە. ئەویش کە خوای گەورە دەفەرمێت ومن يتق الله يجعل له مخرجا. ومن يتق الله يجعل له مخرجا، کەواتە تەقوا ڕێگای ڕزگاربوونە لە هەموو تەنگ و ناخۆشی و لە مەزیقەتی ژیاندا بە واستەی ئەو تەقوایە ڕێگات بۆ دەکاتەوە. بۆیە ئەگە دەدوێ ڕزگاربی لە هەموو ناخۆشیەکانی ژیان و دەرگای زەیقەت و ئەوانت لەسەری زەیقەت لەسەر رابچیت و دەرگای خۆشی لەسەر بکرێتەوە، ئەوە باوێ و هەوڵ بدە تەقوا بەدەست دابینی. ئینشاء الله خوای گەورە وعدەی داوە ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا. وعدەی خوای گەورەیە ئیلا جێبەجێ دەکرێت. یەکە لە پاداشتەکان و فەضڵ و گەوراتی تەقوا ئەوەیە القبول عند الله، کەوا بەڕاستی هیوا ئاواتی هەموو مسلمانەکە لەکە خوای گەورە مەقبول بیک یان کردەوەکانی لێوەل بژیرێت. بۆیە ئەگەر تو ئەهلی تەقوا بووی، خوای گەورەش لێ دووەڵدەگری، وەکو خوای گەورە کە دەفەرمێت لە سوورەتی مائیدە إنما يتقبل الله من المتقين. إنما يتقبل الله من المتقين. خوای گەورە تەنیا لە ئەوانەی کەوە تەقوایان هەیە، لە پارێزکارەکان لەوان وەڵدەگریت. ئینسان کە ئەهلی تەقوا بوو
خۆی پاراست دەخراپە ئەو کاتەی خی گەورە لێ قبول دەکات و کردەوەکانی لێ وەردەگریت بۆیە کەواتە تەقوا یەکە لە شەرت و مەرجەکانی کردەوەکانت لێ قبول بیت ئەگەر تەقوا نەبی کردەوەکانیش لێ قبول نابیت و یەکە لە فەزڵ و پاداشەکانی تری تەقوا بەڕێزان خەلاتەکانی تەقوا و فەزڵ و گەوراتی تەقوا ئەوەیە الکەرامەة والرفعە لەو پایە لەکن خوای گەورە بە بنەماڵە نییە بە پۆز نییە بە ماڵ نییە بە هیچ نییە بەڵکو بە تەقوایە چەند تەقوات زیاتر بوو ئەوە لەکن خوای گەورە لەو پایەت گەورەترە و بەرزتری کەواتە بەڕێزان دەمانەوێت لەکن خوای گەورە بە قەدر و قیمەت و بەرز بین ئەوە چەند بە تەقوا و لەخوا ترسبی ئەو کاتەی لەکن خوای گەورە بەرزتری وەکو خوای گەورە دەفەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم نە بە عەرەبیە نە بە فورسیە نە بە تورکیە بە ئەوەیە بە هیچ قەوم و قیلە ئەوانە نییە بە پۆست و مەسەب نییە بە بنەماڵە نییە وەڵڵاهی لەوانە عەبدێکی فەقیری لەسەر جادەی خاوێن دەکاتەوە لەخوا ترس بیت لە زۆر وەزیر و مەلیک و پاشا ئەوان لەکن خوای گەورە زۆر بە قەدر و قیمەتر بی بەڵکو وڵڵا لەوانە لە زۆر بەناو مامۆستا و مالا و مامۆستای ئاینیش بی لە سەدان مەلای ئەو نەوە عەژرەکن خوای گەورە کە دەرگا ناوچیە جادە و بانی خاوین دەکات و بەڵام ئینسانێکی متەقی بیت قسەی بشری حافیتان جێ لێ بووە و چەندین پیاوی متەقی و عوباد و ساڵحین بە جلکەکی دڕاوی یعنی کەس نەناسیوە یان وەیس قەڕەنی ئەو پیاوە چاکە گەورانە کە لەکن خەڵکی ئەسڵەن معروف نینە هەر بەناوبانگ نینە بەڵام لەکن خوای گەورە لە ئاسمان لای مەلایکەتەکان زۆر بەناوبانگن کەواتە بەڕێزان یعنی مەسەلەی پلەپایە و گەورە جار هەیە شخصەکێ لەو دنیای بەڕاستی هیچ معروف نییە کەس نەیناسی بەڵام لەکن ئاسمان لە ئاسمانەکان لە مەلایکەتەکان لەکن خوای گەورە زۆر بەناوبانگ و مەشهورە کەواتە پێوەری تەقوا پێوەرێکی ڕەبانیە پێوەرێکی دنیایی نییە میقیاسێکی دنیایی نییە بە پۆست و بە زانست و زانیاری و یان مەشهور و بەناوبانگی ناو خەڵکیدا نەخێر بە تەقوای بەڕێزان گەویش ناو دڵە ئەوەی ئەو تەقوای هەبوو لەکن خوای گەورە زۆر بەرز و گەورە و بەقیمەتە خوای گەورە لەوانمان حیساب بکە یا الله اللهم ئامین و هەروە یەکە لە فەضڵ و گەوراتی تەقواش ئەوەیە بەڕێزان ئەویش محەبەت الله للمتقین الله ئەکبەر کە تەقوات بەدەستهێنا ئیتر خۆشەویستی الله سبحانه وتعالى کەوا زۆر خەلاتێکی گەورەیە بە خەلاتی تەقوا کە لە ناو ڕەمەزاندا بەدەستدەینی باوەکاری ئەو خەڵاتەشی تر لەگەڵ خۆی دێنی ئەو خەلاتە ئەویش خۆشەویستی اللهە سبحانه وتعالى دەبیە مەحبوبی خوای گەورە خوای گەورە توی خۆش دەبێ کەواتە یەکیش خوای گەورە ئەوی خۆشویست معنای ئەو پەڕیدەی ڕازیە و خۆشترین خەڵاتی دەکات لە ڕۆژی قیامەت بۆیە خوای گەورە دەفەرمێت چی إن الله يحب المتقين إن الله يحب المتقين خوای گەورە إن الله ئەدەواتی تەوکیدە وتأکیدە خوای گەورە تەنیا چێی خۆش دەوێت بە تاکید ئیلا ئەوانەی متقین ئەوانی خۆش دەوێت خوای گەورە ئەوانەی کە متقینن ئەوانی خۆش دەوێت کەواتە فمحبة الله للعبد أعظم مما يرجى ويسعى إليه ئینسان گەورەترین شت ئەوەیە خۆشەویستی خوای گەورە بەدەستبێنی هەموو هەوڵ و کۆششمان چییە خوا ئێمەی خۆش بووێ خوای گەورە ئێمەی خۆش بووێ کەواتە ئەوش بەچی بەدەستدەینی بە واستەی ئەو تەقوایەی کەوا ئەو ڕەمەزانە ئەو خەلاتە گەورەی تێدایە تەقوایە بە هۆکاری ئەو تەقوایە دەبینە مەحبوبی خوای گەورە ئەوە زانیمان فەضڵ و گەوراتی تەقوا ئەو هەموو فەضڵ و گەوراتیەی تێدا بوو کە جێ ئەوەیە بەڕاستی ئێمە هەوڵ بدەین بۆ ئەو تەقوای بەدەست بێنین بابەتێکی ترمان لە بابەتەکانی تەقوا ئەویش نیشانەی متەقین چییە بەڕێزان گەوراتی تەقوامان زانی فەضڵ و گەوراتیمان زانی بەڵام ئایا بە چ نیشانەیەک بزانین ئەو ئینسانە متەقیە علامەت و نیشانەکان یەکەم نیشانە ئەوەیە ئەویش ئەوەیە المداومة على الطاعة
نابی کۆڵ بدەیت بەردەوام بوون لەسەر تاعەت ئەو تاعەتەکان فەرزەکانن سنەتەکانن ئەوە بەو شتانە ئەوە یەکە لە نیشانەکان ئەوامرەکانی خی گەورە جێبەجێ بکەیت وەڵا بڵێ ئەمن متەقیمە بەڵام نیۆژێ دەکەی ڕۆژوو نەگری ئەمرەکانی خی گەورە جێبەجێ نەکەی نەخێر ئەوە تەقوات نییە ئەوە نییە کە بانگەشە بڵێ بە دیعات بڵێ وەڵا من متەقیم نەخێر بەکردەوەی بە عەمەلە کەواتە ئەگەر تو بەداوامت کە لەسەر تاعەت و فەرزەکانی خی گەورە و بەڵکو تاعەتەکانی خی گەورە لە لای زۆر شرین بوو تەلەزز دەکرد کاتی نوێژ بانجی کوت الله ئەکبەر ئارامی بەستە دڵت دابێت بە خێرایی ئەوەی لە دەستدای هەموو وازی لێدەینی دەچی یادی خی گەورە دەکەی عیبادەت دەکەی نوێژ دەکەی هەچی لە دەستە و دنیای وازی لێدەینی یان خی گەورە فەرزی کردی ڕۆژوو نانی وەڵا قورسە و زەحمەتە و نازانم چییە یەکسەر ئەمری خی گەورە جێبەجێ دەکەی حەجە جێبەجێی دەکەی ئەوە نیشانەی یەکە لە نیشانەکانی ئینسانی متەقین و هەروە لە نیشانەکانی متەقین بەڕێزان علامەتەکانی ئەوە الابتعاد عن المەحاصی ئەگە فعلا ئەتۆ هەوڵ بدەی تەقوا بەدەستبێنی یەکە لە نیشانەکانی ئەوەیە تاوان گونا حرام خۆت لێ دوور بکەیەوە مەجلس بوو مەجلسێکی غەیبەت بوو ئەو مەجلسەی بەجێ بێلی مەجلسێک بوو گوناح و تاوانی تێدا دەکرات بەجێ بێلی یان ئەمری بە چاکە و نەهی لە خراپە بکەیت یان مەسەلەیەکی ئەوە بوو حرام بووە ئێتر بە عەلەنی دەکرا ئەتۆ هەوڵ بدەی ئەو حرامە جێبەجێ نەکرێت و یان خۆتی لێ دوور بکەیت وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت اتقي الله حيث ما كنت أو حديث ابن عباس كمشهورة اتقي الله حيث ما كنت فأجتوه فعلا دوين نشاني عتقوى لخدا بدي بهني لهاتش شوينك بي بتاقيني لمالي موبايل لدستا نسي سايتكاني خرافو بيدينو فضيحتو بسروبري بتي بكيوا بتنياي لنا خالتي ولا خو بيشتان داي قرآن او نازم سي سايتي ديني بلان بتنياي بكيف خد كيوناو و معناي سيا اتو متقيني بو لحالتي بتنياي التي سربيتي امري خواي قورة دكي ولا تقل اذا خلوت اني خلوت ولكن قل علي رقيب كو امام احمد فرميت دليل كاتك دا لشوينك دابوي نلي والله من بتنيام نا بلي خواي قورة رقيبة لسرم بتنيا بيننا خلشي بخواي قورة هر اقاداري توا اگر بو شێوازە بووی تاوانت نەکرد خۆ دوور کرد لە تاوان بە تەنیایی بووی ناخەڵکی بووی لە هەرچ شوێنێک بی ناو بازار بی لە وەزیفەی بی وەزیفەی خۆ بە باشترین شێوە جێبەجێ دەکەی خیانەت ناکەی لە وەزیفەکەی خۆی لە بەرپرسیاتی خۆی لە مەسئولیەتی خۆت کاتەکانی خۆت بە فیڕۆ نادەی لە کردن و فرۆشتن لە معاملە ڕازگۆی لە هەرچ شوێنێک لە شوێنەکانی ئەتوو بە باشترین شێوە ئیشەکەت دەکەی و جێبەجێ دەکەی ئەوە نیشانەی متەقینە و طاعت ناویچی سەرپێچی ئەمری خوای گەورە ناکەی خاڵی ترمان حسن التعامل مع الناس بە باشترین شێوە کە کردەوە لەگەڵ خەڵکی بکەی ئەخلاقت جوانە ڕەوشتت جوانە ئەوە نیشانەی ئەوەیە کە تو ئینسانی متەقی کو خوای گەورە یعنی ئینسانی ڕازگۆ بی دەستپاک بی ئەمین بی لەگەڵ خەڵکی هەڵس و کەوتت جوان بی جیران و برادەر و دراوسێ و خەڵک و لە جێ ئیش و کارەکانت ئەخلاق و ڕەوشتت فعلا ئەوەندە جوان بی ئەوە نیشانەی ئینسانێکی متەقی وەکو خوای گەورە دەفەرمێتی إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر ئەوە نیشانەی ئینسانی متەقیە کە ئەمر بە چاکە بکەی نەهی لە خراپەی بکەی هەڵس و کەوتی چاکت لەگەڵ خەڵکی بی ئەوە فعلا علامەت و نیشانەکانی کەوە ئەتوو ئینسانی متەقی هەروە لە صفەتەکانی تەقوادار و ئەوانەی کە ئینسانی متەقین ئەوەیە الاستعداد ليوم القيامة وەکو لە خاڵەکانی مقدمە و پێشتر باسمان کرد الاستعداد ليوم الرحيل هەموو کاتێک ئەگە تو خۆت حازر کردبوو لۆ ڕۆژی قیامەت بەڕاستی ناسی تاوان و گوناح بکەی و ناچی یعنی خاوبی لە ذکری خوای گەورە لە طاعەتی خوای گەورە لە عیبادەتی خوای گەورە ئەگە تو فعلا خۆت حازر بکەی لە بۆ ڕۆژی قیامەت وەکو حەسەن بەسری دەڵێ قەبرەکی لە ناو ماڵ و حەوشی خۆی لێدا بوو هەنوو ڕۆژێ چەند دەقەیەک دەچووناوێ دەیگۆ
ئەی حەسەن بەسری ئەوە منزیلەتەوە، ئەوە ماڵ و خان و شوێنی داهاتوت ئایا بۆ ئەو شوێنە چیت حازر کردووە؟ حازر کردووە بۆیە بۆ زاهیدەک و عابدەک و زانایەک هەتا ڕۆژی قیامەت باسی دەکرێت لە زوهد و لە تەقوا و لە عیبادەت و لە زانستی. حەسەن بەسری زاهد و عابد و متەقی بۆ خۆی ئامادە کردبوو لە ئەو شوێنە و لە ئەو ڕۆژێکەوە دنیای بەجێ دێرێت. جا بەڕاستی ئینسان ئەگەر خۆی حازر کرد کە ڕۆژێک دادێ بەرامبەری خی گەورە ڕادەوەسیت لە ڕۆژی قیامەت و بە هەموو کردەوە چاکەکانی خۆی لۆ حازر دەکات و پرسیاری لێ دەکرێت و چی کردووە لە گەنجاتی، لە سیحەتی، لە ماڵی، لە هەموو ئەو بابەتانەی لە تەمەن و لە عمری چی کردووە بۆ خی گەورە، چونکە ئەو پرسیارانەی هەموو لێ دەکرێت بە باشترین شێوە لە پێناوی خی گەورە جێبەجێ دەکات. ئەو کاتەی فعلەن ئەو ئینسانە معنای خۆی حازر کردیە بۆ دوا ڕۆژ، کەواتە خۆت حازر کردبی یان بەو شێوازەبی کە ئەنەما ئەتوو ینی ناگەیە بەیانی یان ینی چەند سەعاتێکی تر نامینەوە ئەتوو بە هەموو شێوەیەک خۆت حازر کردیە و ئەوە سیفەتی متەقینێ. بۆیە یەک لە پیاوە چاکەکان دەڵێ ئەگە گۆتیانە من بەیانی دەمری دەڵێ هیچ تەسی لە کردەوەکانم ناکە، ئەوەی لە تاقە و توانامەن لە تاعەتی خی گەورە و لە عیبادەتی خی گەورە بەو پەڕی باشی و ڕێک و پێشی جێبەجێ دەکەم، هیچ تەسیرم لێ ناکە زیاتر کردەوە و عیبادەت بکەم. ئەوەندە یەقینی بە دوا ڕۆژی هەبووە ئەگە پێی بڵێن بەیانی دەمری دەیگوت لە لای من یەکسانە. ئەوە خۆ حازرکردنە بەڕێزان بەو شێوازە. بەڵام بەڕاستی ئینسان تووشی غەفڵەت دێ لەو دنیاە، ئەو دنیاە وەلێ دەکا ماڵ و منداڵ و ئیش و کار، بۆیە دەبی هەموو کاتێک خۆ ینی وا بکەین محاسبەی نەفسی خۆمان بکەین و بیری دوا ڕۆژ و قیامەت بکەین کەوا کاتێک دادێ ئەو دنیایی بەجێ دێلین بە هەرچی تێدایە ماڵە و منداڵە و هەرچی تێدا کەسیان لەگە خۆت نابی. بۆیە ماڵ و منداڵ لە پێناوی ماڵ و منداڵ قیامەتی خۆت نەفەوتێنە بەڕێزان، هەمووی بەجێ دێری، خزم و کەست هەمووی بەجێ دێری. وەڵی کەسێک لەگەڵ نایتە ناو گۆڕ و قەبرەکەی ئللا کردەوە و ئەعمالەکانی خۆت نەبیت. بۆیە بە پێش خۆت بخە ئەو باشترین کردەوەکانت خۆتی لۆ حازر بکە لە بۆ دوا ڕۆژ. ئەگە بەو شێوازە بووی کەواتە هەڵس و کەوتی چاک دکرد، ئینسانێکی وا بووی کەوا خۆت حازر کردبوو لە بۆ دوا ڕۆژ و ئەمرەکانی خی گەورە جێبەجێ کرد و لە هەموو ئەو بابەتەکانی کەەوە محەڕەماتە و سەرپێکی ئەمری خی گەورەیە خۆت لێ دوور کردەوە، ئەوە فعلەن ئەوە نیشانەکانی متەقی لێت بەدی هاتووە. ئەو کاتەی پێدەگوترێت ئەوە ئینسانی متەقی. جا ئەو سیفەتانە هەوڵ بدەین با لە خۆمەندا بەدی بهێنین ئەو سیفەتانەی کەوا وەکو باسمان کرد لە مەسائیلی بەردەوام بوونە لەسەر فەرزەکانی خی گەورە، عیبادەتەکانی خی گەورە، ئەوانەی کەوا نوێژە و ڕۆژیە و واجیبەکانە بە باشترین شێوە جێبەجێ بکەین بە خۆشەویستی بە محەبەتەوە بە تەلەذوذەوە، نەگوەکو ئەمرێکی قورسە و یان تەکلیفەکە لەسەرمان. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژ و تاعەتەکان دەیفەرمووی ئەریحنا بیها یا بیلال، ئەوا تاموچێژی دەکرد لەو عیبادەت و نوێژ و ڕۆژی و ئەوانە. باشە بەڕێزان ئەگەر ئەو سیفەتانەمان تێدا بوو ئەوە ئینشاءالله ئەو کاتەی ئێمە لەو جۆرانی دەبین کە پێیان دەگوترێت ئینسانی متەقی و پارێزکار کە خۆیان دەپارێزن لە هەموو خراپەیەک و لە خی گەورە خۆیان نێزیک دەکەنەوە. بە هیوای ئەوەی ئینشاءالله تعالى هەمومان هەوڵ بدەین ئەو سیفەتانە لە خۆمان بینە دی و خی گەورە تاعەت و عیبادەتمان لێ قبول بکات و خی گەورە نوێژ و ڕۆژی و قورآن خوێندن و هەموو کردەوەکانمان لێوەل بگریت. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.